خۆی دەستپێکردنەوەی گەشتەکان بەدەست نەفرۆکەخانەکان هیچ دایانێکی کە تەنها دەسەڵات لە دەسەڵاتی فڕۆکەوانی عێراقایە. ئەوەی کە زانراوە دەسەڵاتی فڕۆکەوانی عێراقیش پشت دەبەستێ بە ڕاستپاردەکانی لیژنەی باڵای ڕوبەڕەوەی کۆرۆنا لە عێراقدا. هەر کاتێکاوان ڕاستپاردەیان کردکەوە حاڵەت لە عێراقا سەلامەتە و دەتوانێت گەشتەکان دەست پێ بکراتەوە. دڵنیام لەوەی کە دەسەڵاتی فڕۆکەوانی عێراقیش بەپەرۆشن بۆەوەی گەشتەکان دەست پێ بکەنەوە ئاسمانی عێراق بکەنەوە بەڕووی گەشتەکانە. بەڵام تا ئێستا هیچ پلانێک نییە و تا 22 مانگی ئەم مانگەش بە پێی ڕاگەندراوی دەسەڵاتی فڕۆکەوانی عێراق گەشتەکان وەستێنراوە. بەداخەوە هەندێک کۆمپانیاش هەیە کەوا ئیستیقلالی ئەمۆساکاوە تکتەکان زۆر بگرانە فرۆشێ و چەندین کۆمپانیاش هەیە کە زۆر وعدیاوە بە خەڵکەوە گەشتەکان بکرێ، بەڵام تا ئێستا ئەو گەشتان نەکراوە. من داوا لە خەڵکەکەم تا دڵنیا نەبێت لەوەی کەوا گەشتەکان دەست پێ دەکاتەوە خۆیان زارۆمەند نەکەن و ئەو کۆمپانیانە وایان لێ نەکەن کەوا پاریان لێ بسەن و زیاتیان لێ بسەن. بێگومان زیانێکی زۆر گەشتووە بە فڕۆکەخانە و بۆ کۆمپانیانەی کە لە ناو فڕۆکەخانە کار دەکەن و هەروەها بە ناو بازاڕی شاری سلێمانیش ئەگوو فڕۆکەخانی سلێمانی، چونکو نەبوونی گەشت واتە نەمانی داهات بە فڕۆکەخانە، واتە وەستانی ئەو کۆمپانیانی کە لە فڕۆکەخانە کارەکەن کە ئەوانش کۆمپانیای بازرگانین و کۆمپانیای تەکسی و بازاڕی ئازاد و هەروەها چێشتخانە و کافتریا و سایقی تەکسی و بار هەڵگر و ئەمانە هەمویان وەستاون بۆیە زیانێکی زۆر گەشتووە بە فڕۆکەخانی سلێمانی و بەو دەستگا و لایەنە پەیوەنددارانی کە لە فڕۆکەخانە کارەکەن و پەیوەندیان بە کاری فڕۆکەوانیەوە. هەموو ئەم کۆمپانیا گەشتیاریانە کە کارەکەین کار لەسەرەوەکەین، ئێمە بلیتی فڕۆکە بڕین، فیزە ئامادەکەین، گەشتیار ئەنێرینە دەری وڵات، هەروە لە دەری وڵاتیشەوە گەشتیارە هێنینەوەانێ. هەموو ئەمانە بە ڕێگەکانی هاتوچۆیە، چ لە ڕێگەی پاسەوە بیان لە ڕێگەی فڕۆکەکانەوە بێ، بۆیە کە ئێستا ئەم گەشتانە وەستاون زیانێکی بەرچاومان بەرکەوتووە، چونکە ئێمە وەک جەنابیشتان لەوانێ بزانن هەموو ساڵێک لە زستانە گەشت هەرخۆی کەم ئەبێتەوانێ زۆر بە ڕێژێکی بەرچاو، بەڵام لە هاوینە ئەتوانین کارەکانمان بە شێوێکی بەرچاو بکەینەوە. بەڵام بەداخەوە ئەم ساڵ کە بەوەی ئەم نەخۆشیەوانێ نەمانتوانی هیچ گەشتێک ئامادە بکەین هەتا ئێستا، زیاتر لە 3 مانگیش هەموو نووسینگە و کۆمپانیا گەشتیارەکان وەستاوە. چۆن زیانمان بەرکەوتووە؟ یەکێک لەو زیانانی کە بەرمان کەوتووە هەرچی کارمەندەکانمان ئێستا چوونەتەوە بۆ ماڵەوانێ، یعنی ئەمە هەلی کاری لە وڵاتە زۆر کەم کردوتەوانێ. کولی کۆمپانیاکی گەشتیاری ئەگەر پێشتر 10 کارمەندی هەبوو بێ 5 ناردوتەوانێ و نیمموچەی ئاەت ئێستا لەبەرەوەی کابرای ساحب کۆمپانیاش فریا ناکەوێت لەگەڵ لەبەرەوەی زەختێکی زۆری لەسرە. هەروە بە شێوەیەکی عامەگەر پێت بڵم چ زیانێکی بەرکەوتووە بەرکرد ئابووری هەرێم زیانێکی زۆرمان بەرکەوتووە، لەبەرەوەی هەلی کاری زۆر کەم کردوتەوانێ. ئێمە ساڵانە بۆ ئەم کاتە بۆ مەوسمی جەژن بۆ نمونە لە وڵاتەکانی دراوسێوانە گەشتیارە هاو، کەمترین گەشتیارەگەر بهاتە چەند هەزار گەشتیارێک 50-60-70 گەشتیار هاتووە. ماوەی 3 مانگ ئێمە کارمان وەستاوە. ئەگەر کولی ڕۆژێک هەر گەشتیارێک بێتە ئەم وڵاتەوانێت $10 سەرف کرد بێ، لەوای ئەم 90 ڕۆژەیە کە بۆ هەلی کاری چواردەوە نزیکی $9 ملیۆن زەرەرمان بەرکەوتووە.